نازی لە سڵاو لە بێ بەخێر بیت. سپاس بۆ میوانداریەکە. پەیوەندی نێوان هونەر و جیهانی مناڵ لە چیدا دەبینیتەوە؟ ئێمە لە باخچەی کۆماری مۆنتیسۆری نێودەوڵەتی لەسەر سیستەمی ماریا مۆنتیسۆری ڕۆین. ماریا مۆنتیسۆری پێوتین کە لە ڕێی پراکتیکەکردنی ژیانەوە مناڵەکانتان فێرکەن. ئێمە هەمومان دەزانین کە ژیان بریتیە لە هونەر، هەموو ئەو شتانەی کە لە ژیانە ئەیکەین پەیوەندی بە هونەرەوە هەیە. لە ڕێگەی هونەرەوانە ئێمە مناڵەکانمان فێری هەموو ئەو شتانەکەین کە لە ژیانی ڕۆژانەیە بەکاریانێنن. ئێمە لەگەڵ مناڵەکانمان لە ڕێی هونەری دروستکردنی خواردنەوەوانێ بەیەکەوانە لەگەڵ مناڵەکانە خواردن دروست دەکەین بۆی فێر بن کە چۆن خواردن دروست دەکرێت. هەموو ئەو شتانی تریش کە لە ژیانە ئێمە ڕوبەڕوویە بینەوانێ فێری مناڵەکانەکەین و ئەمەش ئەم دوو پەیوەندیە دروستەکە. دەستان خۆش بێت. دەست پێشخەرەکەی ڕێکخراوی یونسکۆ سەربانەتەوە یەکگرتووەکان بۆ دیاریکردنی 21 شوباتی هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی زمانی دایک چ پەیامێک ئەگەیەنێ بۆ هێشتنەوەی زمانی کوردی بە زیندوی؟ ئێمە ئەبێ هەمومان بەڕاستی ئەگەر خۆمان زمانی کوردی لە ناو خۆمانە بەکارنێنین و بەرزڕای نەگرین بڕوان بێ زمانی کوردی کاڵە بێتوانێ. ئێمە لە باخچەی مۆنتیسۆری گرنگێکی زۆرمان بە زمانی کوردیاوە و هەوڵمان داوە مناڵەکانمان فێری زمانی کوردی و ڕەسەنی وشەی ڕەسەنی کوردی بکەین و ئەم چالاکێشمان ئەمڕۆ بۆ بوو کە مناڵەکانمان دووبارە بیر بهێنینەوانێ کە زمانێکە ئەم زمانە پێوترێ زمانی دایک زمانی کوردی و ئەبێ بەرزڕا بگیرەوە ئێمەش لە ڕێی ئەم زمانەوە بەڕاستیە ناسرینەوە. نازی لە چۆن زمانی دایک بپارێزنین و چۆن بیبۆژینێنەوە؟ کێن ئەوانەی کە ئەیبوژێننەوە؟ ئێمە خۆمان وەکو لە باخچە ئەمڕۆ ئەو مەراسیمە گەورەیەمان کرد و هونەرمەندەکانمان بانگهێشتکردەوە زانین هونەرمەندەکان ئەو قدوێن لە ناو کۆمەڵگەیە کە هەموو کەسێک سێریانەکە بە تایبەتی مناڵەکانیش و لە ڕێی ئەمەوانە گەر بکرێ هونەرمەندەکان لە ڕێی ئەو شتانی کە بڵاوێکەنەوە لە ڕێشانەوەی سینەما نووسینەکانیان زمانێکی کوردی تەواو جوانتر بەکاربێنن ئەو کاتە زمانی کوردی ئەبوژێتەوانێ و ناو مناڵەکانە ئەم وشە جوانانە ئەچەندرێت. بەڵێ باخچەی کۆماری نێودەوڵەتی کە ئەمڕۆ بۆ ئەو یادا کۆمەڵێک چالاکیمان بینی چالاکی جوان کە پێشکەشتان کرد دەستان خۆش بێ ئەو چالاکیانە ئەگەر باسێکی لێو بکەیت. ئێمە ئەمڕۆ بۆ ئەم یادا وەکو یادەکانی تر کۆمەڵک چالاکیمان ئامادە کردبوو لە ڕێوانێ لە ڕێ ئەم چالاکیانەوە ئەمانویست کە زمانی کوردی وەکو زمانەکانی تر هاوشانی زمانەکانی تر دەربخێن. یەکەم چالاکیمان گۆرانیەک بوو گۆرانی سڵاوکردن و بە زمانە جیاوازەکان دوای کۆمەڵێک مناڵمان چەند گۆرانیەکیان لەسەر زمانی کوردی وتو هەروەها فیلمێکیشمان پێشکەش کرد هەر ناو باخچەکەیە دروستمان کردبوو. کێن ئەوانەی کە ئەم فیلمایان ئەو کارە سەمایەیان ئەم گۆرانیە دروست دەکەن؟ هەر مامۆستاکانی ناو باخچەکەن و بێکەوە هەمومان لە ناو باخچەی مۆنتیسۆری و ئەم کاراناکەین و مناڵەکانمان فێری ئەم شتاناکەین و ئەم چالاکیانە دروست دەکەین. نازی لە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سوپاس کە ئامادەبووین لەگەڵمان.